من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و بینەرانی بەڕێز. بەرنامەی بەخشین بە بەخشندەی و هاوکارەکانی ئێوە لە هەموو سات و کاتێکدا لە خزمەتی هەژاران و نەداراندایە. بە تایبەت لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەرنامەی بەخشین بەهۆی هاوکاری و دەستگیرەکانی ئێوە ئەتوانێت زۆرترین هاوکاری کۆمەچی منداڵی بێباوک و هەژار و خاوەن پێداویستە تایبەتەکان بکات. بەرنامەی بەخشین یەکێک لە خزمەتەکانی بریتیە لە خزمەتی منداڵی بێباوک، چ بە دروستکردنی خان و چ بە دابەشکردنی موچەی مانگانەیان. بۆیە لە بەرنامەی بەخشینەوە بەشی بێباوکان مانگانە 215 منداڵی بێباوک هاوکاری کۆمەچی و موچەی مانگانە وەردەگرن. ئەوەش لە ڕێگای خێرخوازانێکی وەکو ئێوەی ئازیز و خۆشەویستەوە. ئەمانەوەی لە ئاڵقەی ئەم جارەی بەرنامەی بەخشیندا بەرچاوتان ڕۆشن کەین کە هاوکارەکانی ئێوە چۆن دڵی منداڵی بێباوک خۆش دەکات و مانگانە لە بەرنامەی بەخشین موچەی مانگانە وەردەگرن بەم قەیرانە داراییەدا. چەند ساتێک لەگەڵمانە بن. بەناوی خوای گەورە و میهرەبان، خوای گەورە پاداشتی ئینشاڵڵا هەموو ئەو خێرخوازانە بداتەوە کە لە ڕێگای بەرنامەی بەخشین هاوکاری ئێمە دایکانی یەتیم دەکەن. خوا لە ماڵەکانیان ئاوەدان بکاتەوە ئینشاڵڵا. خوای گەورە پاداشتیان بداتەوە بە باشترین چاکەیان. سوپاس بە ئەو برایانەیە کە بە بەرنامەی بەخشین بەشی بێباوکان دەکەین. بناو خوای گەورە و میهرەبان لەلایەن خۆمە ئەو داکاتیوانە زۆر دەستخۆشی ئەو خێرخوازانە ئەکەن کە لەلایەن بەرنامەی بەخشینەوە هاوکاری ئەو منالە هەتیوانە ئەکا. زۆر سوپاسیان دەکەین. ئینشاڵڵا نمونەیان زۆرە بە لە کۆمەلگاکەمان. ئینشاڵڵا خودای گەورە و میهرەبان خێر و خۆشی ئەکەیتە ناو ماڵ و مناڵیان. ئینشاڵڵا خوا مرازیانەدە و نمونەیان زۆرە بێ. زۆر سوپاسیان دەکەین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. خوا دەرکەی خێرانتان لێ دەکات، هەر داوای خێرتان لۆ دەکەین کە داواکاریمان هەیە ئەوەمان لێ نەبڕن و هەردە بەردەوام بن لە ئەو هاوکاریەمان. خێری خێرخوازان بنووسی یارمەتی داکێتیمەکان دەداتن، یارمەتی ئەو هێتیمانە دەدات، دڵی ئەو هێتیمانە خۆش دەکات. یا ڕەبی خوا دڵیان خۆشکە، ئەدر باداشی چاچیان بداتەوە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە لە بەرنامەی بەخشین بەشی بێباوکانی هەولێر زۆر سوپاسی خێرخوازان دەکەین و داواشیان لێ دەکەین هاوکاریەکانیان بەردەوام بکەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین لە ڕێی بەرنامەی بەخشینەوە بەشی بێباوکان ئەو پەڕی هاوکاری بێباوکان و یەتیمانی شارەکەمان بکەین. ئیشەڵڵا خوای پەروەردیگار بەردەوامیان دەکا، خوای پەروەردیگار پاداشیان بەهەشتی خۆی دەداتەوە ئینشاءڵڵا و لەگەر پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم دەیان کات هاوشانیان دەکا. داواتان لێ دەکەم بەردەوام بن لەو مانگە خێر و بەرەکەتەی هەتا بتوانین ئێمەش بەردەوام بین لە خزمەتکردنی بێباوکان و بێنازان. خوات زاتان دەتەوە. والحمد لله رب العالمين.
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. زۆر سپاسی بەرنامە بەخشینەکەینەوە بە هاوکارە بۆ ئێمە داواکارم لیان بەرناوان لەبەر ئەم موچەند نییە ئیسا و مەعاشی پێوەژانە نەماوە و ئێمەش گەماوە هەتیوانە ئەماندنی وەڵا پێویستی ماڵێتان ژێن برنج و ڕۆن و شەکر و چای و ئەمانە پێکڕین جلوبەر بۆ مناڵەکەمان باڵێ زۆر ئیسفادی لەکەینەوە چی بۆ خێرخوازانە لە هاوکاریەوە وەڵی دەستخۆشیان لێکەم زۆر سپاسیانەکەم. سوپاس و پێزانی خۆمان ئاڕاستەی و کەسانەکەن کە یارمەتی و مناڵە بێ باوکانێن وەکو خۆم پێویستێکی زۆر زۆری بۆ دابین کردووم ئەو بڕەپارەی کە بۆمانە نێرن دوعای خێریان بۆکەین و خوای گەورە پاداشتیان باتەوە ئینشەڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم کە هاوکاری مناڵی بێباوکان دەکات. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ خۆی گەورە سپاس بۆ خێرخوازانەی کە بەردەوام هاوکاریەکانیان لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە گەیەنن بە ئەو مناڵە نازدارانە و مناڵە بێباوکانە ئێمەش لە ڕێگەی ئەو بەرنامەوەی دیاری ئەمانیانەکەین ئێمە بەڵێنیان پێدەین هەتا خێرخوازان بەردەوام بن لە کارە خێرەکانیان ئێمەش پردێبین لە نێوان ئەوان و ئەم مناڵە نازدارە بێباوکانە بۆ ئەوەی کە بتوانن ماگانە ئەو بڕەموشەی پیانەگات ئێمە پێشکەشیان بکەین و ئەوان بتوان بژێوی ئەو ماگایانی پێداوین بکەن. دووبارە و چەند بارە سوپاسیانەکەین. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە لە بەشی بێباوکان هەموو مانگێک 215 منداڵی بێباوک دڵخۆش دەکەین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بۆیە لێرەوە داواتان لێەکەین هەر کەسەگەوێت ماڵێکی بێسەرپەرشت منداڵێکی بێباوک دڵخۆش بکات پەیوەندیمان پێوە بکات و بۆ ئەوەی ڕێژەی هەژاری و نەداری و منداڵی بێباوک کەم بکەینەوە و بەشێک لە مەینەتی و ناڕەحەتیەکانیان لەسەر سوک بکەین. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.